ناوەندی ڕەوەندی کوردستانی بێرمینگام ئاهەنگێکی خێزانی تایبەتی بە بۆنەی سەری ساڵی 2024 بۆ بەشێک لە کوردستانیانی بێرمینگام و دەوروبەری ڕێخست. ئاهەنگەکە لەلایەن بەڕێز محسین حەمەد بەرپرسی دارایی ناوەندی ڕەوەندی کوردستانی بێرمینگام پێشکەش کرا. دەستم برد بۆ چڵێدارێ لە تاو ئازار لەغدا چڵەکی کە دەستم برد بۆ لقەکە ناوقەدی دار کەوتە هاوار کە باوەشم کرد بە قەدە خاک لەریەوە و لەژێر دواتر وتاری ناوەندی ڕەوەندی کوردستانی بێرمینگام لەلایەن بەڕێز فەرەیدون ڕەزا بەرپرسی کۆمیتەی ڕاوێژکاری کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی و بەرپرسی ناوەندی ڕەوەندی بێرمینگام خوێندرایەوە. مەبەست لە کۆبوونەوەی ڕۆی ئێمە وەکو ناوەندی ڕەوەندی کوردستانی هەوڵمانداوە ببینە چەترێک و وەکو ڕێکراوێکی کوردی خێرخوازی لە میانەی ئاهەنگەکەدا سوپاسی سپۆنسەرانی ئاهەنگەکە کرا و بەڕێز نەشوان نافی جوتەیەکی کورتی پێشکەش کرد. من 13 ساڵ لە وڵاتم لە 2023ەوە تاکو ئێستاکە ئەوەی لە مەدرسە بوومە هیچ کەسێک باسی کوردایەتی نەکردە ڕاستی بەس کوردایەتی ڕاستی تێی شانازیە. دواتر تیپی مۆزیکی کوردی هونەرمەند ئیبراهیمینە ئاهەنگەکەی ڕازاندەوە و هونەرمەند ئیبراهیمیرە چەند گۆرانێکی خۆشی کوردی بۆ ئامادەبووان چڕی. دواتر بۆ ئەوەی مناڵان بەشداربووی ئاهەنگەکە چێژ لە هونەر و مۆسیقا و ئاهەنگی کوردی زیاتر وەربگرن پێش بڕکەیەک لە ناو مناڵاندا ئەنجامدرا. براوە یەکەم و دووەم و سێ هەموو چوارەم لەلایەن ڤینا فەرەیدونەوە خەڵات کرا. دواتر هونەرمەند و مۆزیکژەنی بەتوانە زیرەکژێدار بە چەند گۆرانیەکی فۆلکلۆری کوردی ئاهەنگەکەی زیاتر بە جۆش و خڕۆش هێنا. بەشداربوانی گەڕاندەوە بۆ ناو هونەر و ڕەسەنایەتی گۆرانی کوردی. دواتر هونەرمەندی بەتوانا و دەمخۆش چیا ئەمین بە چەند گۆرانیەکی خۆش بەشداری لە ئاهەنگەکەدا کرد و بەدەنگە زوڵاڵ و خۆشەکەی ئاهەنگەکەی بە جۆشتر کرد. ڕەوەندی کوردی بتوانین هەمومان لەیەکتری نزیک بێنەوە بە خۆشی بە هەنگێ بژێڕین. لێرە یەکتر دەبینین خۆ دەبینەوە لەگەڵ برادەران لەگەڵ خزمان لەگەڵ دۆستان بۆ خۆمان جەوێکی خۆش بەڕێ دەکەین. چێ دەست پێشخەریەکە چێ ئەوێتە قیادە چێ بێتە لیدەر چێ بێتە بڵێن دەست پێشکەر بۆ کارەکان کارێکی پیرۆزە من پێم زۆر کارێکی باشە. بەڵام کە عیلەت کۆ بێتەوە ئێستا شوێنێکی زۆر خۆشە و بەڕاستی جەوێکی خۆشان دروست کردەوە زۆر زۆرم پێ خۆشەکە ئێمەتان پانگرت لە ساڵی جارێک دوو جار بتوانین ناوە کۆ بینەوە هەم بۆ خۆمان هەم بۆ هەستینەتەوایەتی. لە کۆتاییدا تیمی موزیکی ئیبراهیمیرە بە چەند گۆرانێکی هەڵپارچێ کۆتاییان بە ئاهەنگەکە هێنا. Hey, hey, hey,